ئاخێزنامەی کوردان ڕێکەوتی دەورانی تفاق ئاوایە مرۆڤ ئەگەر بە تەواوی لە ڕاستیەکانی بارودۆخی ئێستایی پێگەی خۆی تێبگات یاخی دەبێت و سەر هەڵدەدات هەر بۆیە دەبێ هیزری ڕادیکاڵ و بنچینەیی تونترین هەڵوێستی لە پێگەی ئیسیسالیەوە هەبێت تا مرۆڤی هاوچەرخ و ئەمڕۆیی بە تێگەیشتن لە مەترسیەکان و تاریکیەکانی سەردەم بێتە دی مەیدیا بە کۆمەڵ وەهم بەرهەم دەهێنێت و بەرهەمی وەهمیش تەسلیم بوون و بێدەنگی و خەساویە بێئومێدی جیهانی گرتوتەوە کێیە ئەوەی تۆمەتی تیرۆریستبوونی نەدراوەتە پاڵی کێیە ئەو کەسەی داخی قەرزداری لە ناوچەوانی نەدرابێت چۆن ژیامن ئەوانەی بڕوایان بە دینەکانی لێبرال دیموکراسی و سۆسیال دیموکراسی نەهێناوە لەکوێیە ئەو بستە زەمینەی لە ژێر چەپۆکی دەوڵەتە یەکگرتوەکانی دژی مرۆڤایەتی نییە پەیبردن بەڕاستی بارودۆخی بەشەر لەم یەکگرتووە پیرۆزەدا لە دژی جیهانی مرۆڤایەتی و مردم بوون سەرهەڵدان دەکاتە زەرورەت و ڕاپەڕین دەکاتە کارێکی لە پێشینە ئاخێزنامەی کوردان ئەم زەرورەت و ئەولەویەتە دەخاتە بەرچاو سەردەمی ئیمپراتۆرانی کۆلۆنیالی دەریایی کۆمپانیا دەوڵەت سازەکان دەریا بێ ئەندازە گوناح و ملکەچ و دڵپاک و نەرمونیان ئەنوێنێت ئەم نەرمونیانیە دەریا دەکاتە پڕمەترسیترین و بەهێزترین عنسوڕەکان ئینسان لە بەرامبەر ئەم هێز و مەکرە جگە لە پارچەدارێک هیچی نییە و کاتێ لەسەری دادەنیشێ تەنیا پشتی بە لێزانی و دلێری و فێڵبازی خۆی گەرمە کەشتی پڕشکۆترین نیشانەی دلێری و فەهمی ئینسانە هێگڵ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ شارستانیەکانی تر و جەماوەرەکانیان بۆ ئەوروپیەکان مەترسیدار بوو هەروەکو بەرەنگار بوونەوە لەگەڵ دەریا هەروەها کەرەستەکانیشیان ئاستەنگ بوو ئەمە بووە هۆکاری ئاڵۆسترکردن و نەرمترکردن بە خۆجێیی نواندن و شێوازەکانی سوڵتە لەلایەنە ئیمپراتۆریانی کۆلۆنیالی دەریاییەوە تا بە حوکمی کارزانی و فێڵبازی کەشتی ئینقیادی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی و ئەسەساتی خۆیان بەرەو پێشبەرن هۆکاری سەرشی گەشەکردن و گۆڕانکاریە گەورەکان و دەستکەوتەکانی کۆمپانیا دەوڵەت سازەکانی ئەوروپی لە هەموو بوارەکانی ئابووری دین فەرهەنگ زانست و سیاست لە سەدەکانی دواتردا دەریانەوەردی و ئاشنایەتی بە شارستانێتەکانی دیکەی جیهان بوو هەروە کە تاڵانی زێڕوزیوی ئەمریکای لاتین سەرمایی دەستپێکی ممکن کرد چیرۆکەکان ئەفسانەکان شێوەی ژیان کەلتوری خواردن و ڕووەگناسی جۆراوجۆری بەرهەمەکان و ناسینی شێوازەکانی تری بەرهەمهێنان سەرمایی دەستپێکی لە بوارەکانی فەرهەنگ سیاست دین زانست و هونەر فراهەم کرد ئەم دەستکەوتانە نەک بووە هۆی گۆڕانکاری زۆر گەورە لە ناودڵی کۆمەلگای ئەوروپی و دەستپێکی بەرهەمهێنانی بە کۆمەڵ لە هەموو بوارەکان بەڵکو لە خۆبایی بوون بەسەر جیهانی غەیری ئەوروپی جودو کریستیانەتی و بە کەمزانینی غەیری سپی پێستەکان و هەوڵدان بۆ هەتاهەتاییکردنی ئەم سەرتربوونە وەهمیە بەدوادا هات مێژووی جیهان تەنها مێژووی ئەوروپا نییە مێژووی ئەوروپاش خۆی مێژووی شەڕی چینایەتی نییە بەڵکو تاریخی سیاسی تەوجیهی سوڵتە بەسەر مێگەلدا ئەم سوڵتەیە لەسەر دوو کۆڵەکەی سەرەکی دینی یونیڤەرساڵ و نەزمی ئیمپراتۆری جودۆ کریستیانی بووە و هەر بەردەوامە دژایەتی لە جەنگدا ڕەنگ دەداتەوە شەڕ دواینی و تاقانە بڕیاردەرە لە حاڵێکدا شەڕەکانی ئەوروپا بەرهەمی دژبەیەکی نێوان دەسەڵاتداران بووە و مێگەلی ڕەعیەت وەرزێر سەربازانی کرێگرتەی ئەم شەڕانە بوون ژمارەیەکی مەزنی مێگەل بە کۆیلەکراو کە لە ئەوروپای هەزار ساڵەدا لەژێر ڕەوایەتی یەهودی مەسیحی و دەسەڵاتی کلێسا و مۆنارش و ئەشرافی زەمیندار بوو مێگەلێک کە دواتر وەک بێهەمەچیزانی شاری و هێزی زۆروبۆری سەر شەقامەکان بوون بۆ ئینقلابی لیبرالی بورژواکان
تا سەردەمی ستایشی مارکس و ئێنگەڵس لە شۆڕشگێڕانی بورژوا و ئینقلاباتی بورژوازی هیچ مردمێکی خاوەن ئەجێندا و ئینسانگەلێک بە ئیرادەی ئازادەوە بوونیان نەبووە کە خۆیان دش بە یەکی تەزادێکیان دروست کردی بێت کە بە شەڕ لە پێناو ئەم تەزادەدا جیهانێکی نوێیان ئافراند بێت. شۆڕشی فەڕەنسا نە بە لەدایکبوونی خەڵک بەڵکو بە ئاگری تۆپخانەکانی ناپلیۆن و لەشکرکێشێ یەک لە دوای یەکەکانی بوو کە نەزم و پەیوەندیەکانی فیۆدالی لێک بچڕاند. پێکێنانی گشتێکی مێگەلی بە کۆیلەکراوی ئەوروپی ئاواتێک بوو کە بە مەسیحبوونی دوایین خێڵەکانی ڤایکینگ و سلاڤ لەژێر چەمکی ئەوروپای مەسیحی هاتە دی و تەنیا بڕگەیەکی لە مێژوو کە دەیتوانی دۆکۆمنتێکی مێژووی و گزارشتێک بێ لە دژایەتی و شەڕی چینایەتی لەبار برد. سەردەمی کە ڕەعیەت وەرزێرەکان لەلایەن خاوەن زەویە گەورەکانەوە جواب کران و بۆ دەیان ساڵ بوونە قەبایلی برسی سەرگەردانی دەوری قەڵاکان و بورگەکان تا لە کۆتاییدا بکرێنە هێزی کرێگرتەی بەرهەمهێن. مارکس و ئێنگڵس زۆر بەباشی ئەم ڕاستیە دەزانن هەر بۆیە ستایشی بورژوازی دەکەن و کە بە پێکهێنانی چینی زۆرینەی پرۆلیتاریا و پۆتانسیێلی مەردوم سازیان بۆ یەکەم جار لە ژیانی ئەوروپای بە کۆیلەبوودا دروست کرد. زەروری بوو کە پرۆلیتاریا ببێتە سەربازی بێهەمەچیزان بۆ بێهەمەچیزکردنی خەڵکان. بۆیە ڕاستە کە لە بێهەمەچیزکردنی بێهەمەچیزاندا دوو باسکی ڕاست و چەپ لە یەک بەرەدا دەجەنگن. مێگەلێک کە قەت ئازاد نەبووە وتامی یەکسانی و برایەتی نەچێشت بوو بە دروشمەکانی ئازادی یەکسانی و برایەتی کرا بە هێزی زۆر و بۆری سەرشەقامەکان لە خزمەت ئەجێندای برژوازیدا. دەنا وەهمی شۆڕشی کرێکاری لە پشتی دروشمەکانی پرۆلیتاریا لەم شۆڕشەدا بێزگە لە زنجیرەکانی هیچ لە دەست نادات بەڵکو جیهانێک بەدەست دێنێت یان کرێکارانی جیهان یەکگرن ممکن نەبوو. هەر بۆیە پرۆلیتاریا قەت نەبوو بە مەردم و هیچ کات یەکی نەگرت و هیچ شۆڕشێکیش لە کارخانەوە سەری هەڵ نەدا. گرامشی ئەم شکستانە لە هێژمونی فەرهەنگی بە سروشتیکەردا بەرجەسە دەکات. بۆیە مرۆڤی بە کۆیلەبووی جود و کریستیانی بە ئەخلاقیاتی نەوی کۆیلەسازی یەهودی مەسیحی ژێردەستەیی و بەندەگی و زوڵم وەک بەڵای بوو مەلەرزە و لافا و پەتا بە سروشتی دەزانێ. کۆمپانیاگەلی مەریکانتێل بازرگانانی دەریانەوەردی ئەوروپی زوو تێگەیشتن کە ڕێگەی گەشەکردن و بەردەوامی دەسەڵاتیان بە تەنیا ئاڵوگۆڕ نییە بەڵکو دەبێ پەیوەندی کڕیار و فرۆشیار بگۆڕدرێت بە ئاغا و ڕەعیەت. پشتبەستن بە بازاری ئەوروپا بە تەنیا ئەگەری پەرەسەندنی ئاستەنگ دەکرد بۆیە پێویستی بە بازارە تازەکان بە باشی هەست پێ دەکرا. سێ هۆکار ئەم گۆڕانکاریانیان هێنایەدی: یەک ڕەوایەتی سەرساز دین، دوو بنیادنان و دروستکردنی شارەکان، سێ کاڵای ئێتیاتێنەر شەکر، تووتن، قاوە، چاو تریاک. ناکرێ ڕۆڵی تایبەتی هیندستان لە ئاسانکردنی ئەم سێ هۆکارەی سەرەوە لەبەر چاو نەگیرێ. هەبوونی ڕێژەیەکی زۆری دین و ئاینە جیاوازەکان و گەنجینەی مەزنی زمانە جۆرا و جۆرەکان لە پەیوەندی لەگەڵ فەرهەنگی ئەوداڵی و ڕەبەنی و سکەڵگشین و عیرفان ژمارەی زۆری دانیشتوان و هێزی بەرهەمهێنی نەدار کە بە ئاسانی ڕاگواستنیان ممکن بوو. هەروەها بەهارات، تریاک، چاو قوماشی هەرزانبایی لە هۆکارەکانی ئەم تایبەتمەندیانەی هیندستان بوون. وڵاتی کوردان جیهانی ئیختیار و ئازادی کوردی کە بە هێز و لەشکرکێشی داگیر نەدەکرا لە ناوەڕاستەکانی سەدەی هەژدەمدا کەوتە بەرهێرشی کاڵایی و هاکی سیستمیک و هاوکات لەگەڵ هاتنی تووتن، چا، شەکر، قاوە و تریاک. بارەگاکانی دانایانی کورد بەرەبەرە کرایە مەڵبەندی تەکێ و خانەقاگەلی عیرفانی و ئاینی کوردان کرایە دەریۆشی و سۆفیگەری. ئەو چیرۆکە ساختەیە کە گوایە وڵاتی کوردان لەلایەن سوپای عەرەبی موسڵمانەوە فەتح کراوە چەوتی و درۆیەکە لەلایەن دەستگای جوتۆکریستانیەوە هەڵبەستراوە. چون هاتون و سەپاندنی هەر دینێک بەسەر کۆمەڵگایەکدا لە ڕێگەی شەریعەت و ڕێوڕەسمی ئاینیەوە ممکنە. بۆیە قبولکردنی ئیسلام تەنیا لە ڕێگای عیرفانی
یەهودی هیندیەوە کە لەسەر دوو کۆڵەکەی تەریقەت و حەقیقەت وێستاوە ممکن بوو. هەڵبەت تەکیە و خانەقا بەبێ دابینکردنی سەرگەرمی و هەندێک خزمەتگوزاری جێگەیان نەدەگرت و قبوڵ نەدەکران. وەها بوو کە یەکەمین ئیستیسمار و چەوساندنەوە ڕەنگێکی ئیلاهی گرت تا کۆمەڵە شوێنکەوتانی ئەم تاقم و دەستە تەریقەتیانە ببنە هێزی شاراوە و ئامادە بۆ هەنگاوەکانی دواتری ئەم فۆرم گۆڕینە سیستەمیکە. دەستگای خانەقایی تەکیەیی بە کۆکردنەوەی حەشیمەت و دروستکردنی گۆڕانکاری بنەڕەتی، پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و پەیوەندیەکانی بەرهەمهێنان ئامادەی قۆناغەکانی دوایی دەکات. دەستگرتن بەسەر زەویەکاندا بە شێوەی ئیلاهیاتی یا ئاینی کە دواتر فۆرمی پێشکەوتووی زەویە وەقفیەکاندا دەرکەوت و ئیستیقلالی پیرۆزی خۆویستیانە لە ژێر ناوی کاری وەقفی و نەزری بە کاڵاکردنی زەوی کە یاسایی میراتی ئیسلامی مەشروعێتی کۆمەڵایەتی پێئەدا، ڕێگە بۆ کڕین و فرۆشتنی زەوی وەکو کاڵا خۆش کرد تا زەوی کە تاقە سەرچاوەی بژێوی و داهات و بەرەبەرە لە دەست پێگەشتنی هەمووان بێتە دەر. هاتنە ئارای قەواڵە بۆ یەکەم جار هەر لەم سەردەمەدا بوو. دوای ئەوەی ئەم گۆڕانکاریە بنەڕەتیە سەرەتاییانە لەلایەن تەکیە و خانەقاوە کە لە ڕواڵەتدا دژ بە یەک بوون ئەنجام درا. هەڵهێنانی هەنگاوی دوایی کە ساختەکردنی هۆزەکان، خاوەن زەویە گەورەکان، دەولەکان و پاشاکان هاوکات لەگەڵ دەستپێکی شارسازی بوو زەرورەتی پەیدا کرد. خاوەندارەتی بە کۆمەڵ بەسەر لە وەرگە و زەوی و دارستانەکان و هەروەها بەربڵاوی سەرزەمینەکەیان بووە هۆی بە خۆبژێوی و دەوڵەمەندی خەڵکی کوردەوار. هەر بەم هۆیە نەیان دەتوانی دانیشتوانی خەڵکی خاوەن وڵات بۆ ئاوەدانکردنەوەی کۆلۆنیەکان شارە تازە دروستکراوەکان بەکاربێنن. بۆیە کۆمپانیا بازارسازەکان بە گواستنەوەی کۆمەڵە بە کۆی لەبووەکانی دەور و پشت، واتە گورجیەکان، ئەرمەنیەکان، ئاسووریەکان، جوولەکەکان، تورکەکان و هیندیە پارسیەکان هەنگاوی دواتری حەپلۆشکردنی کوردەواریان هەڵگرت. ساختەکردنی زەمینداری خاوەن تایتڵ، دروستکردنی سیستەمێکی دەوڵەتی بە کۆلۆنیە تازە سازکراوەکان ممکن کرد. ئەمانە بە دابینکردنی سەرچاوەی بەرهەمهێن بۆ بازار یەکەمین بوون لە کشتتوکاڵی تایبەت بۆ بازرگانی. هێزی بەرهەمهێنی دەستەمۆ و قابلی ئیستیقلالکردن کە پەروەردەی تەکیە و خانەقا بوون، زۆر زوو وەکو ڕەعیەت کەوتنە خزمەت داگیرکاری ئیلاهی و دژمنکارانەی زەویە بەربڵاوەکانی سەرزەمینی کوردان بۆ کشتتوکاڵی بازرگانی، چاو، تووتن و تریاک بە پێی سروشت و لەباری زەویەکە بۆ هەر کام لەو بەرهەمانە. تەکیە و خانەقا بە ئەرشیڤکردنی قاواڵەکان، پەیمان نامەکان، دیوانە شعر و مێژووی نووسرا و نووسراوە عەرەبی فارسیە ساختەکان، چینی دەسەڵاتدار و خاوەن مڵکی تازە پێگەشتویان لە نەزمی داروخرافەی تاران و ئەستەمبول جێگیر کرد تا وێنەیەک لە دەسەڵاتی ئینقیادی لەم سەرزەمینێتە بهێنێتە پێشچاو، وێنەیەکی ئەزەڵی ئەبەدی. بەڵام نەبوونی دەستگایەکی چرکرا و پتەوی ئاینی کە لە مزگەوتگەلی فراوان و پرشکۆدا خۆی بینی بوو کە بتوانێ هەبوونی خەلیفەی موسڵمانانی جێنشینی پێغەمبەر کە ڕزگاری ئۆمەتی موحەممەد لە دنیا و لە ئاخیرەت بە ئەرکی خۆی دەزانی بسەلمێنێت، ئەم وێنە درۆینە بەتاڵ دەکاتەوە. هەرچەندە کەناری دەریاکانی کوردەوار بوو بە ناوەندی خەلافەت سازی و بنیادنانی شارە کۆلۆنیاڵە لەسەر بنەڕەتی قاوەخانە، ئەمرەتخانە، قەحبەخانە، تریاخانە و بازار، تا لە پاش گۆڕانکاریە پیشە سازیە مەزنەکان تێپەڕ بوون بۆ قۆناغەکانی دواتر ئاسان ببێت. ئەم سیستەمە تازە پێگرتووە لەبەر ئینقلابگەلێکی زۆر لە بواری بەرهەمهێنان بەردەوام پێویستی بە ئەبدەیتکردنەوەی سوڵتەی بازاری خۆی بوو. بۆیە ناچار بوو بە گۆڕین و پەرەپێدانی هەمان ئەو پێکهاتانەی کە پێشتر خۆی دروستی کردبوون. جا ئەم پەرسەندنە چ بە گۆڕینی شێوەی بەکارهێنان بواە، چ بە هاوتەریب سازی یان تەنانەت بە تەواوی لە ناوبردننی ئەو پێکاتە ساختەیە. وەک نمونە دەرکەوتنی مەولانا خالیدی نەقشبەندی، ئەحمەدی لاهوری، عەلی محەممەدی باب و سەید حەیدەری حەیدەری کە هاوکات لەگەڵ تەنزیمات، واتە دەرکەوتنی عوسمانی و ئەفسانەی دروستکردنی سوپا بۆ هێزێکی ساختە بە ناوی قاجار ڕوویدا و گۆڕانکاری و دەستکەوتە هەرە گەورە پیشەسازیەکان وەکو ڕێگەی ئاسن و مەکینەی هەڵم، خێرایی ڕاگواستنی بۆ وەتەنە نامتەعەلیقەکان بۆ سەرزەمینی کوردان زیاتر کرد.
بۆ بنیادنانی شارە چڕکراوەکان دەیان هەزار نەفەریان کە بە دوایدا هێنانی پەیوەندیەکانی سەرمایەداری خێراتر و ئاسانتر بێت. سەردەمی ئیمپریالیزم زەرورەتی دروستکردنی بازارێکی جیهانی بە بەرفراوانکردنی پەیوەندە سەرمایەداریەکان بۆ دەربازبوون لە قەیرانی کەڵەکەبوون و زیادەی بەرهەم بە واتای پێکهێنانی داواکاری کاریگەر بۆ هێشتنەوەی هەمیشەیی سەرزەمینە غەیری سەرمایەداریەکان لە بارودۆخی کەڵەکەبوونی سەرەتاییدا بوو. بە زوانێکی سادەتر دەبوو هەموو پەیوەندیەکانی بەرهەمهێنان و ژیانی کۆمەڵایەتی پێش سەرمایەداری لە شوێنەکانی تری جیهان تێک بشکێندرێت. ئێستا دەکرێت بەڕوونی تێبگەین کە پێکهاتەی کۆنی بازار کە بریتی بوو لە تۆڕی خاوەن سەرچاوە بەرهەمهێنەکانی بازار، نەزمی کۆیلەسازی سۆفی دەریۆشی و بەڕێوەبەرایەتی دارودخلافەتی جودە کریسیانی لەژێر کاریگەری گۆڕانکاری قوڵ و زۆرە ملەی هەلومەرجەکانی بواری بەرهەمهێنان و تەکنۆلۆژیا و هەروەها پێویستی بەپەلە بۆ چڕکردنەوەی بەرنامەگەلی یەکدەستساز و سادەساز بنیادرا و بەڕێوەبرا. پەرەسەندنی کۆرپۆڕیشنی کە لق و بنکەگەلی ساز دەکا لە تیاتری پێکەنی ناوی دەستورخوازی و سەروەری یاسا لە بەرامبەر دیسپۆتیزمدا ڕوویدا و پێویست بوو بە خۆجێیی نواندنی خواستی پێشکەوتن لە بۆرژوازی پێشکەوتن خوازی نەتەوەیدا دابڕێژرێت کە پێک هاتبوو لە ڕۆشنبیران بەشێ لە چینی ئاینی ساختە تازە دەرکەوتوو کۆمەڵی لە دەولەکان و سەڵتەنەکان و پاشاکان. کوردان بۆ تێگەشتن لەم بابەتە پێویستە لە پێگەی ئێستایی خۆیان داببڕێن و سەرنج بدەن بەوەی کە گەورەترین بربەست لە بەردەم مانفێستگەلی مردمساز گەیاندنی خەڵک بە ئاستێ لە هەڵچوون کە دەست لە وابەستەکانیان هەڵبگرن و پێ بخەنە مەیدانی ڕاپەڕین. بە زوانێکی سادەتر ڕانەپەڕن لە بەرامبەر کەمینەیەکی سوڵتەگەری بیانی بەرهەمی هێژمونی جیهانی میدیایە بە دروستکردنی وێنەیەکی وەهمی و ناڕاست لە وابەستەیە ئابووری و سۆزداری و کۆمەڵایەتیەکان. تا ئەو ئاستەی بێهەمەچیزانێ کە بە مەینەتیەکی زۆر پێگەیەکی کۆمەڵایەتی یان سەرچاوەیەکی داهاتیان دەستکەوت بوو بە هیچ پاڵنەرێک و بۆ هیچ ئامانجێک ئامادە نین ئەو پێگەیە بخەنە مەترسی یان لە دەستی بدەن. لەبەر ئەوەی ئارمانسوازی و بەتەنیا توانای ڕێخستنی خەڵکی نییە بۆیە بە خاوەن ئەجێنداکردنیان لە بەرەنگاری دەسەڵات، بەڵکو وەها وەچەرخانێک پێویستی بە ئامراز و کەرەسەگەلی جۆرا و جۆری مادیە کە مێگەلێک بخاتە سەر ئەو ڕێگەیە. ئێستا پرسیار ئەمەیە کام ئامراز و پرۆسەی ئاڵۆز بۆ ناچارکردنی خێڵی فراوانی خەڵکانی دارا بە دەست هەڵگرتن لە داراییەکان و پەیوەندیەکان بەکاربرا تا لە خەڵکێکی ئازاد و خاوەنزەوی مێگەلێکی بێهەمەچیزی لە ئەسڵ کەوت و سروش گۆڕدرا و دروست بکرێت. تێۆری بنیادنانی دەوڵەت نەتەوە بریتیە لە نەریتگەلی نوێی داهێرا و لەلایەن فەرمانبەرانی نظامی سوڵتە، سونەتگەلێک وەکو ناسیۆنالیزم لەسەر بنەمای سەرەکی زمان و دین، مێژوو بۆ دروستکردنی ناسنامەیەکی بەردەوامبووی دەوڵەتی، ئایدیاگەلێکی ئینقلابی کە بەرهەمەکان مێگەلێکی بێهەمەچیزە، هەروەها هاتنە ئارای پیشەسازیەکانی گواستنەوە و لۆجستیکی و سەربازی بۆ ئینقلابسازی و بە پێکهێنانی بەرە لە دژی دەسەڵاتی تاکە کەسی. بۆیە ئیمپراتۆریە دەریایەکان و کۆمپانیا زەبەلاحەکان کە خۆیان لە هیچ بڕگەیەکی مێژوودا دەوڵەت نەتەوە نەبوون بەم دوو ئامرازە سەرەکیە واتە نەرەتیڤی سۆسیالیستی کۆمونیستی و ناسیۆنالیزمی زبانی دینی هێرشیان کردە سەر بازاڕە بەڕواڵەت ئیمپراتۆرەکانی جیهانی غەیری سەرمایەداری کە لە ڕێگەی دامەزراوە دەوڵەت نەتەوەکانەوە لە ئینقلابی بەردەوام بێ پچڕانەوە بۆ بێ هەمەچیزکردنی خەڵکەکانیان جیهانیان بردە قۆناغێکی تر. یەکەمین قەیرانە قوڵەکانی برژوازی هاوکات لەگەڵ پێشکەوتنە خێرا پیشەسازیەکان دەستی پێکرد، چون لە دوای دروستکردنی بازاری جیهانی بۆ دەربازبوون لە قەیرانی بنەڕەتی کەڵەکەبوون زیادەی بەرهەم دەبوو پلانی هێرشێکی بەهێز بەردەوام بۆ سەر جیهانی غەیری سەرمایەداری دابنێن تا هەلومەرجی کەڵەکەبوونی سەرەتایی بۆ پێکهێنانی خواستی کاریگەر ممکن بێت. بە هەمیشەیی کردنی قۆناغی کەڵەکەبوونی سەرەتایی کە بە واتای بێهەمەچیزکردنی بەردەوامی خەڵکانی سەرزەمینەکانی غەیری سەرمایەداریە.
پێویستی بە دامەزراندنی تۆڕێکی پتەوی ئیداری، سیاسی، سەربازی و ئابووری بوو تا ببێتە هۆی گۆڕانکاری قوڵی پێکاتەی کۆمەڵایەتی. لەم ڕووەوە هەلومەرجیان بە نمایشگەری جۆراوجۆر ڕەخساند بۆ دەرکەوتنی بنکەگەلی کۆرپۆریشنی لەژێر ناوی دەوڵەت نەتەوە تا بە سێنوارەی ناسیۆنالیزمی ساختە ئەکتەرە ژانگولێرەکانی دەرهاتوو لە ژوورەکانی فەرامۆشخانە و فریماسۆنی لەژێر ناوی ژیانەوە ڕێنسانس ڕەوتی هەنگاوە پێویستەکانی دوای وەکو خواستی خۆجێیی بخاتە بەرچاو. تێگەشتنی ئەمە کاتێک ممکنە کە هەموو ئەو هۆکارە سیاسی و ئابووریانەی پێشکەوتن خوازی کە لەژێر ناوی حکمی قانون خراوەتە بەرباز بە پێوەری عەقڵ هەڵسەنگێندرێت. لە دوای جوابکردنی ڕەعیەتەکان لە ساڵی 1861 لەلایەن ئەلێکساندەری دووهەمی رووسیا پێکهاتنی یەکەم شەپۆلی بێهەمەزیزانی رووسی زەرورەتی دروستکردنی حکومەتی قانون بۆ پارێزگاری لە سەرمایە و خەئەوەنەکانی لە ڕێگەی ڕێخستنی ئەم هێزە پێکهێنانی پارتە ئۆپۆزیسیۆنەکان و سەندیکاکان لە پێناو ناچارکردنی تزار بۆ دامەزراندنی دووما خرایە بەرنامەی کار. هەبوونی بۆرژوازی خاوەن سەرمایەکان و چەرخی بەرهەمهێنان و پەیوەستبوونی بەشێ لە فیۆداڵەکان پێیان و هەروەها حەشیمەتی بێهەمەچیزانی کرێگرتەی شاری ئینقلابی 1905 دەکردە حتمی و پێناسە دەکرد. جێگەی پرسیارە لە کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆریشنی یەهودی مەسیحی ئێرانی کام بورژوازی خاوەن سەرمایە و چەرخی بەرهەمهێنان بەڕێخستنی کامچینی فەقیر و هەژاری شاری و خێڵی بێهەمەچیزانی کرێگرتەی کارخانەکان بۆ پاراستنی خاوەندارێتی و سەرمایەکانیان کە دەبنە پاساوی دەستورخوازی لە دژی قاجاریەی ساختە بێریشەی بێدەسەڵات. ئایا بێزگە لە نمایشێکی پێکەنی ناوی کۆپی کراو لە ڕووداوەکانی رووسیا و وەڵامێکی تر یان پاساوێکی ئابووری سیاسی کۆمەڵایەتی هەیە؟ ئێستا کە بە یارمەتی عەقڵ ڕاستیەکان دەردەکەون، هاندەری بێدەنگی هەڵبژاردن لەلایەن مێژوونووسان و بەناو ڕۆشنبیران و ڕۆژهەڵاتناسان و نووسەرانێک کە بە پرۆفەشناڵترین شێوە گوزارش لە شەوی زاوایەتی کۆڕش و دیاکۆ ئەکەن. بەڵام دەربارەی گۆڕانکاری هەرێ مەزن و بنچینەیی لە جیهان لە چەند سەدەی ڕابردوو کە هەمان بازارسازی بێت بایکۆتی قورسی هەر جۆرە پرسیارێکیان کردووە دەردەکەوێت. سەردەمی کۆمێدی چەمکە ئابستراکتەکانی ئێرانیەت، عێراقیەت، تورکیەت و سووریەت لە ڕەوتی خۆیاندا بەرەو بە مادیبوون دەرکەوتن و بوون بە گشتێکی کۆنکرێت لە مرۆڤی هەمەڕەنگ لە دەرکەوتەکانیدا. بەرەو شارۆمەندی و دامەزراوەکان و قانون و دەوڵەت تێدەپەڕن و لە گشتێکی کۆنکرێت بە ناوی وڵات ڕەنگ دەدەنەوە. ئەم ڕەنگدانەوە بە مۆنۆپۆلی و قۆرخکاری ڕەها ئاڵوگۆڕ و پارە و بەردەوام دەبێت. کەواتە لە ڕوانگەی ئەم ئایدۆلۆژیانەوە کە مرۆڤ یەکسان دەکات لە ڕێعەتی ئینتیقاددا هیچ جیاوازیەک نییە کە چۆن خۆمان داوە بەدەست ئەم ملکەچیەوە. جا چ بە تۆقاندن و کوشتن بوو بێت، چ بە ڕازی بوون یان بە نابەدڵی سوکایەتی. بۆ تێگەشتن لە وڵات وەک گشتێکی کۆنکرێت دەبێت لە دروستکردنی کۆمەڵگەیەک لەسەر بنەمای ئاڵوگۆڕ تێبگەین. لە وەها کۆمەلگایەکدا تەنیا پردی پەیوەندی نێوان مرۆڤەکان پوڵە. یەکسانی لە ڕێعەتی گوێڕایەڵیدایە. ئەمە گومانی گشتیە. بۆیە بنەمای مانەوە بەقای نظامی سوڵتە لە ڕێگای دەست و پەیوەندەکانیانەوە پێکێنانی وەهمی سەروەریە لەو پەڕی کۆیلەییدا لە هەمان کات دروستکردنی خواستی بەرزکردنەوەی دەرەجەی ئەم کۆیلەییە بۆ گەیشتن بە سەروەریە وەهمیەکە. بۆیە بەرەی جەنگێ کە لە نێوان دوو سەنگەری بە بنەڕەت کۆیلە دروست کردووە بەردەوامەی ومانەوەی خۆی گەرنتی دەکات. لە چوارچێوەی خەباتی ساختە و پڕتێچووی سەنگەری ژێردەست لەلایەک و لەلایەکی تر خێرپێکردن و بەزەی و تەنانەت سەرکوتکاری سەنگەری سەردەست. گشتگەلی ئابستراکتی میلەتەکانی ئێران، عێراق، تورکیا و سووریا و بەشێ لەم گشتانە کە قەومگەلی خۆ بەسەرترزانی وەهمی فارسی تورک و عەرەبن. لە لەخاودان و کۆنتڕۆڵیان لە ڕەعەتی و کۆیلەیی ڕەهادا ممکن نییە مەگەر بە بەراوردکردنی خۆیان لەگەڵ گشتێکی کوردی بە قەوم کراو کە بە تێچوویەکی زۆرەوە لە هەوڵی گەیشتن بەو ئێگەیە ڕەعیەتیەی ئەواندایە.
گشتگەلی ڕەعێت کە خۆیان بەرهەمی نظامی سوڵتەن هەستی ڕازیبوون و ئاسوودەیی خۆیان لە هەوڵی پڕتێچووی کوردی بە ئێتنیکراو دەگرن و بۆ گەیشتن بە یەکسانی لەگەڵیان هەڵبەت یەکسانی لە کۆیلەییدا هێشتنەوە و کۆنتڕۆڵکردنی زۆرینەیەکی لە کۆیلەی دەستەمۆکراو لە ئینقیاددا بە بەراوردکردنیان بە کەمینەیەک ممکنە کە خراوەتە ژیانی ڕووتی ئاژەڵی و دۆخی هەڵپرسێردراوی یاسایی کە بۆ یەکسانبوون لەگەڵ ئەوان لەگەڵ دەستەمۆیی و بەندەیی بەهایەکی زۆری بەخشیوە چون ئەو ئیتنیکانەی لە وەهمی سەروەریدا قەت سەروەری ڕاستەقینە ناناسن لەسەر هەڵدان دژی سیستەم تێناگەن ئەم تێنەگەیشتنیان ئەبەدی دەبێتەوە و لە هەوڵی تەقەلاکانی ئیتنیکی کە خراوەتە دەرەوەی یاسا بۆ بە یەکسانبوون لەگەڵ ئەوان لە کۆیلەییدا بەبێ لە چاوگرتنی ڕوانگەی ئێمە لەسەر دۆخی ئێستایی هەموو سەرزەمینی کوردان کە لەسەر ئاستی جیهان وەک بەشێک لە جیهانی سێم دەناسرێت لەم ڕووەوە لە بەرامبەر پێگەی مرۆڤێکی کۆیلەی ئەوروپی ئەمریکی هەست بە نایەکسانی دەکات بەم شێوەیە بەشەری هەتاهەتایی بە کۆیلەبووی ڕۆژئاوایی لە بەراوردکردنی خۆی بە نمونەیەکی جیهانی سێم هەوڵێکی بێدەرەنجام دەدا خۆی تا ئاسی عەبدایەتی ئەوان هەڵکێشێت لە چەقبەستووی خۆی لە چینە کۆمەڵایەتیەکەی لە کۆمەلگای ئەوروپی هەست بە ڕازیبوون و ئاسوودەیی سەرتربوون دەکا بە بەشداری لە ئەکتێکی خێرخوازی بە بەخشینی $2 بۆ کڕینی بزنێک کە ژیانی مرۆڤێکی ئەفریقی ژێر و ژوور دەکات ئەم هەستەی خۆی دەردەبڕێ ئەوا بە ئەبەدی بوون لە عەبدایەتی فۆرمولە دەکرێ و دادەڕژێت لە ناتوانی مرۆڤ لە پێناسەکردن و بە فەرمی ناسینی خۆی بەبێ هیچ نێوەندێک لەوەی کە هەموو ئەگەرەکانی وەدی هاتن دەستپێرێتە دەوڵەت ئەمە بەواتای مەرگی فەردیەت و تاکایەتی و جێگیربوونە لە فۆرمی کۆنکرێتی کۆمەڵگەیەکی مەدەنی وەکو شارمەند ئامراز کە پێشتر هەموو ئەگەرەکانی بەدیهێنانی توانە ئینسانیەکانی خۆی بە دەوڵەت دۆڕاندووە و سپاردوێتە دەستی ئێستاش مەرجی مانەوە و بەقای خۆی لە بەکارهێنانی ترسونەوەکانەی ئەوانی تر وەکو خۆی دەبینێتەوە دەورانی ئاخێزیان لەم دەورانەدا ئینسانی کورد تێگەیشت کە سەدنەوەی ڕوحی فاوز لە شەیتان بەلا ڕێداچوونە چون فاوز خودی شەیتانە ئەم تێگەشتنە لە دوای هەوڵێکی بەردەوام لە یاخیبوون و کریتێکی هەڵتەکێنەر و بێڕەحمانە بەرهەم هات تا ئینسانی کورد بگەێنێتە هەژمونی ئەخلاقی و سیاسی ئاخرین شۆڕش لە دوای بەردەوامی سوڵتە بۆ لە ناوبردنی تەنیا ئیماژی بەدیلی خۆی و سڕینەوەی جیهانی کوردی وەکو تاقانە شارستانێتێکی مێژوو کە لەسەر بنەمای ئازادی و ئیختیار و سەروەری بنیادنراوە تەنیا میراتی مادی و معنەوی مرۆڤایەتیە و بۆ ئازادبوون لە کۆیلەیی و کۆت و بەندی سوڵتە ئینسانی کورد لە دڵی مەینەتی و ڕەنجە مێژوویەکانی خۆی بەرز بووە لە قوڵایی زامەکانیەوە ڕاپەڕی ئەو مەشروعێت و ڕەوایەتی شۆرشی ئاخێزی جیهانی خۆی بە تەنیا لە سوڵتەشکێنی خۆی وەردەگرێت نەزمی کۆیلەداری و فیۆدالی ئەوروپی کە نەقەست و نەتوانای بە جیهانبوونی دوژمنی ئینسانی کورد نییە بەڵکو سوڵتەی ماڵی و مەسرەفیە کە وەکو شێرپەنجە تەشەنەی سندووە و جیهانی تەنیوەتەوە هەر بۆیە ئەو ملکەچی بەدواچوونی ئەو خواسە سەخیف و لاوەکیانە نابێت کە بۆی دانراوە ئینسانی کورد دەلالەت ڕوحی تەواوی ئەو خەڵکە بزرکرا و بێناوکراوانەی جیهان دەکات کە بە درێژایی مێژوو ئیمپراتۆریە گەورەکانیان هەڵتەکاند بۆیە لە تەنیایی ئەو نەخۆشینەی بەرهەمی ژیان لە ژێر کۆتی سوڵتەی ئینقیاد ناترسێ و لە ئەکتی سوڵتە قبوڵ نەکردن و ژێر بارنەچووندا خۆی وەکو نوێنەری گشت پیشان دەدات بێریەوەری ڕەسەنەکانی سەروەری تاک لە ئینسانی کورد دەرکەوتن و دەربڕینی ئەم سەروەریە لە گشتێکی تەمەدونی دەوڵەمەند ئەو لە ئەوروپیەکان جیاواز دەکات هەمان ئەوان وا لە نیوەڕێی خەبات بە وەهمێ لە سەروەری هەڵفریواند لە پێکەوتن بۆیە بە بەرچاوخستنی ئەم بیرەوەریە شۆڕژگێڕانی جیهان کە لە مەکتەبە فەلسەفەیەکانی ڕۆژئاوا هیوا بڕاو بوون لە ناو جەرگەی هەموو مێترۆپۆلە ئۆردوگایەکانەوە بەرەو سەرزەمینی ئازادی کوردان ڕەوانە دەبن ئینسانی کورد نەموسڵحە نەفریشتەیە نەفریادڕەسی ئاخر زەمانە بەڵکو ئینسانی کورد ڕنگدانەوەی ئەرکە لە بەرەنگاری و ڕوبەڕووبوونەوەی جیهان تا لەو پەڕی بێئومێدی و نوقمبوون
لە حەزی مەسرف و چێژی ڕابواردن و سەرگەرمی هونەرمەندانە خواست و ئیرادە و کردەوەی بەکاربهێنێت بۆ بەدیهێنانی فۆرمێکی تر لە ژیان و ژیاننەوەی ژینی سەروەرانەی مێژوویی خۆی. کوردبوون تەواوەتی سەروەری و ئازادی و ئیختیارە لە بەرەنگاری دژایەتیە لەگەڵ تەواوەتی سوڵتەی ئینقیادگەر. لەم ڕووەوە لە ناوچوون و توانەوەی یەکێکیان لە ئەوی تردا حتمیە و دەرباز بوون لێی مەحاڵە. بۆیە ئینسانی کورد ناچارە بەر لە ناوبردنی تەواوەتی کۆمپانیا ماسک دەوڵەتیەکان و بەتاڵکردنەوەی هەموو خۆڕەخکاریەکانی بواری ئابووری و دەسەڵات هەروەها هەڵکەندنی بنەڕەتی پەیوەندیە کۆمەڵایەتی و سیاسە کۆی لە سازەکانی داسەپاوی سوڵتەی جیهانی. ئەو هێزی جوڵێنەر و پاڵێنەری هەموو ئەو بزوتنەوانەیە کە خوازیاری پچڕاندنی پەیوەندیە کۆی لە سازەکانی سوڵتەی ئینقیادگەری جیهان و یاوەری هەموو ئازادیارانی جیهانە. ئاخێزی سەروەری تەوەری کوردان بە ئاشکرا و بەڕاشکاوی بە دوور لە کردەوە شاراوە و ژێرزەمینی هەموو ئەگەرەکانی ئینسانی بەرەو ئەم ڕێبازە بەدی هاتنە بانگهێش دەکات. هەر کەس کەردەش کرد چەنەش نەناڵە شینە مەراتب مەرتەبەی باڵا.